هەرتەنها 2 مانگ پاش دەست بە سەرداگرتنی شاری مووسڵ تێرۆریستانی دەوڵەتی ئیسلامی هێرشیان کردە سەر ئێزدیەکان لە شنگال و ناوچەکانی دەوروبەری کە نەتەوە یەکگرتوەکان بە ژێنۆساید ناودێری کرد. بەڵام ئەم ناودێرکردنە نەبووە مایەی ڕەوانەوەی هەر هیچ نەبێت بەشێک لە مەینەتی ئێزدیەکان. حقيقة لا أدري كيف أبدأ. بەڕاستی نازانم لەکوێوە دەست پێ بکەم. ئایا باز لە ڕفاندەکان دەکەین یان گۆڕە بۆ کۆمەڵەکان یان کردنی ژنان بە سەبایە یان دەست درێژیکردنەکانی سەرناموس. بەڕاستی ئەم جینۆسایدا ڕاستەقینەیە و ئازاربەخشیشە. عندي صديقتي يعني أنا وهي من أول صف. هاوڕەیەکم هەیە لە پولی یەکی سەرەتاییەوە هاوڕین. داعش ڕفاندی پێکەوە گەورە بووین زۆر کاری تێکردم. هەموو ڕۆژێک بیرم لێ دەکردەوە ناتوانم چۆن باسی ئەو هەستە بکەم. کاتێک بۆم باز دەکات چی بەسەر هاتووە دەست دەکەم بە گریان ناتوانم. دوا بە دوایی هێرشەکەی داعش سەدان هەزار ئێزدی و خەڵکی تری ناوچەکە ئاوارە بوون. ئەمە بێ لەوەی هەزاران کەس کوژران و سەربڕان و بە زیندویی سووتێنران. بەپێی ئامارەکانیش زیاتر لە 6,000 کەس ڕفێنران و دەوڵەتی ئیسلامی کردنی بە کۆیلەی سێکسی بەبێ گوێدانە هیچ بەهایەکی مرۆڤانە. إعلان قلنا مدننا قلنا داعش أم شون نركب داعش أم قرتن ما خل معلكا دقولك أم ترك هات ديسا أم ديسا أم قرتن سلاح السري بابي مكرن بابي مقو أزيداك أخوينم سلاح السري ويكن نحي لا شويني لە کۆتایی پاییزی ساڵی 2015دا بوو هێزی پێشمەرگەی کوردستان و شەڕوانان بە یارمەتی هاوپەیمانەتی نێونەتەوەیی توانیان شارۆچکەی شنگال و بەشێکی زۆری ناوچەکانی دەوروبەریشی ئازاد بکەن. أفريق خرواتي رستا داعش تديد السي هاش 2014 في منطقة هامي يعني مشان بجنة كنترولها في منطقة هامية كير بس في منطقة بيشمركي قهرمان أمشينا يعني بتدي الشخص الشهيدة وبزارها بريدارة حتى أمشينا شنغاري كنترول هێشتاش زیاتر لە 3,000 ژن و منداڵی ئێزدی لە ژێردەستی داعشدان. ڕکابەریە سیاسیەکانیش لەو ناوچەیەدا وهای کردووە بە ئەندازەی پێویست خەڵک نەگەڕێنەوە زێدی خۆیان. ئەو خێزانانەی گەڕاونەتەوە نێزیکەی 986 خێزان و بە 10,000 کەس مەزەندە دەکرێن. ئەوەش کە هاندەر نییە بۆ گەڕانەوەی زۆر خێزان بۆ شنگال ئەو ململانەی و کێشە سیاسیانەیە کە لەم ناوچەیە هەن. تێرۆریستانی داعش لە زۆرێک لەو ناوچانە دوورخراونەتەوە و لە هێشتا ئێزدیەکان بەنیگەرانیەوە لە ئایندەی خۆیان دەڕوانن. خۆف من داعش و فکر داعش ترسە لە داعش و هزری داعش سبەی هێزێکی تر دێت بە هەمان ئایدۆلۆژیای داعشەوە بەس خوا دەزانێت چی ڕوئەدات بە دڵنیاییەوە ترسمان هەیە 73 کۆمەڵکوژی یەزیدیەکان کراوە ئیتر چۆن ترسمان نەبێت. نەبوونی خزمەتگوزاریە بنچینەیەکانیش هۆکارێکی تری نەگەڕانەوەی دانیشتوانن. برینەکان ژانێکی بە سوێی جەستەی ئێزدیەکان و ساڕێژبوونیان هەرواسانە نییە بە تایبەتیش کە ئەم زامانە بوونەتە بەشێکی زۆری مێژووی بوونیان.